تا دێت شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان پەکەکە و سوپای تورکیا لە نێوخاچی هەرێمی کوردستان تونتر دەبێت. هاتنە پێشی سوپای تورکیا زیادی کردووە بۆ 30 کیلۆمەتر و هەڕەشەی گرتنی بناری قەندیلیش دەکات. حکوومەتی هەرێم و عێراقیش ئامادەکاری بۆ ئاوارەبوونی خەڵک دەکەن. لە ئێستاشدا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و حکوومەتی هەرێم کۆمەک و هاوکاریان هێناوەتە شارەوانی وەرتێ بۆ ئەوەی لە کاتی ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ بناری قەندیل هاوکاری بگەێنەوە ئاوارەکانی بناری قەندیل. ئێمە تەوەقع دەکەین نەتیجەی پێدادانی ئەگەر بێت و ئەو ئۆپراسیۆنیا لە ئەوە بیستە دەرێت لە ئەگەری ئەوەی بیستە دەرێکەوە تەنها قەسبی تیارە نەبێ یعنی ببیتە ئۆپراسیۆنێکی تەوان عسکەری گەورەتر. ئێمە تەوەقع دەکەین کۆمەڵێک خەڵک ئاوارە بی ئێمەش لە ئەگەری ئەوەی خۆمان ئامادەکردیەکەوە بتوانین کۆمەڵێک هاوکاری ئەوانە بۆ ئامادەکردوون لە ڕێگای وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و هەروە بەتەنسیق لەگەڵ طبعا ئەو لەژنەیەکەوە لە وەزارەت و لە پارێزگای هەولێر هەنا پێشی جەژن بۆمان ئامادەکردن و هەروە پەیمانان پێدانکەوە هەندێک کۆمەڵی هاوکاری دیکەشمان بۆ بێن وەکو خێمە و ئەوانە ئیزافە بکەن سەر ئەو کۆمەکانێکەوە هاتون. هەرچی شارەوانی قەندیلی شاڕای دەگەێنێت ئەوەی وەزارەتی کۆچ و کۆچبەران و حکوومەتی هەرێم دەیکات تەنها بۆ دروستکردنی ترس و لە ڕاوچەیە لای گوندنشینانی بناری قەندیل بۆ ئەوەی خەڵک گوندەکانی خۆی چۆڵ بکات و ڕێخۆشکەر و زەمینە ساز بێت بۆ هاتنی سوپای تورکیا. داواش لە خەڵکی ناوچەکە دەکەن گوندەکانیان چۆڵ نەکەن. لە چەند ڕۆژی ڕابردە دەنگەیەوەیەکەوە هاوکاری هاتووە بۆ گوندەکانی بناری قەندیل لە کاتی هەبوونی هێرشی سوپای تورکیا بۆ سەر گوندەکانی بناری قەندیل، بەڵام ئەمە بە هەموو شێوەیەک دوورە لە ڕاستی و هیچ شتێکی وانە هاتووە بۆ شارەوانی بناری قەندیل کە گوایە ئەمە کەمپینەیان هاوکاریە بۆ گوندەکان لە کاتی چۆڵبوونیان. ئەمە تەنها پروپاگەندەیە و دروستکردنی ترس و دڵە ڕاوکەیە لە گوندەکانی بناری قەندیل و بۆەوەی خەڵک گوندەکانی خۆیان چۆڵ بکات و ڕێگە خۆشگەر و زەمینە ساز بێت بۆ هاتنی سوپای تورکیا. لە ئێستادا ئەو گوندانێکەوە دەکەونە سنووری بناری قەندیل 63 گوند لە خۆت ئەگرێت و تاکو ئێستاش هیچ گوندێک بە فەرمی چۆڵ نەکراوە، هەمویان بەردەوامن لە ژیانی ئاسایی خۆیان و لە مانجی 12 ساڵی ڕابردووەوە سوپای تورکیا هاتۆتە نێوخاچی هەرێمی کوردستان. پێشڕەویەکانیشیان زیاتر دەبن. تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق هیچ ڕێگە چارە و چارەسەرێکیان پێ نییە بۆ ئەم دۆخە و ئامادەکاریش بۆ دروستکردنی کەمپ ئاماژەیە بۆ شەڕێکی قوڕس لە ناوچەکە. هێنانی ئەم کەلوپەر و هاوکاریانە بۆ شارەوانی وەرتێ ئاماژەیەکی ترسناکە بۆ تێکچوونی بارودۆخی ئەمنی بناری قەندیل. لەو نێوەشدا زەرمەندی سەرەکی هاوڵاتیانی ناوچەکە دەبن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی وەرتێ.